ڕۆژتان باش و سپێدە باش. سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش. ئەم کاتژمێرە لەگەڵ ئێمە بن تا بیسەر و بینەری هەموو ئەو بەرگە و بابەتانە بن کە ئێمە بۆمان ئامادەکردون. بێگومان هەندێک کات ژنان گلەی ئەوەکەن کە شوێنێکی تایبەت بە خۆیان نییە، هەر وەک چۆن پیاوان چایخانەیەکیان هەیە، کافەیەکیان هەیە کە تایبەتە بەوان، یاخود هەرچەندە ئێستا گرنگ نییە زۆر جار ژنان و پیاوان خێزانەکان لە یەک شوێن کۆبنەوە، بەڵام نەبووە شوێنێک تایبەت بە ژنان بێ، هیچ پیاوێک نەبێت لەوێ. بۆیە لە دەست پێشخەریەکی نوێدا لە هەلی کاردا خانمێکی کورد هەستاوە بەکردنەوەی شوێنێکی تایبەت بە ژنان. ئێمە ئەوواکەینە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان، جگەلەوەش تەوەرێکی دیکەمان هەیە، چونکە ئەزانین نزیکی جەژنە شوێنە گەشتیارەکان قەرەباڵغی زۆر بەخۆوە بینێ و پێویست بە خزمەتگوزاری زیاترەکە لەسەرم بابەتەش بێگومان کەسانی تایبەت بەو بوارە و شارەزا لەو بابەتەدا میوانداری دەکەین بزانین لە ڕۆژانی جەژن شوێنە گەشتیاریەکان چۆن خزمەتگوزاریەکان پێشکەشەکە. هەڵبەت جیا لەمانە کۆمەڵە بەرگە و بابەتی دیکەشمان هەیە کە بۆیەوەمان ئامادە کردووە لە کللتوری بێ لە هوەری بێ جا چ ناوخۆ بێت چ دەرەکیش بێت. دەستپێکی پرۆگرامەکەشمان بە کورتەیەک لە هەواڵەکان دەستپێکن بزانین لە ڕۆی سیاسیەوە چی دەگوزارێت. سعد محەممەد بریکاری کاروباری گشتی حەج و عومرە ڕایگەیان ئامادەکاریەکان بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەجی ئەمساڵ بە گوێرەی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا تەواو بوون و یەکەم کاروانی حەجیانی ماڵی خوا گەیشتە مەکە. ئەمساڵ تەنیا 6,000 کەس لە نێوخۆی سعودیە دەتوانن بەشداری ڕێوڕەسمی حەج لە ڕێوشوێنێکی توندی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنادا دەتوانن بەشداری حەج بکەن. ئیمارات سەرکەوتنی دەرمانێکی بۆ چارەسەری کۆرۆنا ڕاگەیاند. وەزارەتی تەندروستی و پاراستنی کۆمەڵی ئیمارات ئەنجامی لێکۆڵینەوەکانی لەبارەی چارەسەری سۆترۆڤیماب دژی کۆرۆنا ڕاگەیاند و ئاماژەی بەوە کرد ئەو دەرمانە چارەسەری کۆرۆنا دەکات. بە گوێرەی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەرمانی سۆترۆڤیماب کاریگەری دژی کۆرۆنا هەیە و دەتوانرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتایە سوودی لێوەربگیرێت. لە لێکۆڵینەوەکەدا 6,175 توشبووی کۆرۆنا چارەسەرەکەیان وەرگرتووە کە لە 152 تەمەنیان لە سەر و 50 ساڵیەوە بوو، دواتر دەرکەوتووە باری تەندروستیان زۆر باشتر بووە. جۆ بایدن داوای پێدانی مافی هاوڵاتی بوون بە پەنابەران دەدات. جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە گوتارێکیدا بەڵێنی چارەسەرکردنی کێشەی پەنابەرانی دا و ڕایگەیاند پرۆژەیەک ئامادە دەکەین پارێزگاری لە مافی هەزاران پەنابەر بە تایبەت ئەوانەی بە منداڵی چوونەتە ئەمریکا بکات. هەروەها جۆ بایدن داوای لە کۆنگرێس کرد ڕێگایەک بۆ پێدانی مافی هاوڵاتی بوون بۆ پەنابەران بدۆزێتەوە. بڕیارە ئەمڕۆ وڵاتانی ئەندام لە ئۆپیک پلاس کۆ ببنەوە. دوای شکستهێنانی کۆبوونەوەی وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لە سەرەتای ئەم مانگەدا بڕیارە ئەمڕۆ بەشداری سعودیە و رووسیا و ڕێکخراوی ئۆپیک پلاس لە بارەی ڕێخستنەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوت و گەیشتن بە ڕێکەوتن کۆ ببنەوە. ئەمینداری ڕێکخراوەکەش دەڵێت چاوەڕێ دەکرێت لە کۆبوونەوەی ئەمڕۆ بڕیار لەبارەی بەرهەمهێنانی نەوت بدرێت. دادگای ئەوروپا پۆشینی لەچکی بۆ کارمەندان لە شوێنی گشتی و کاردا قەدەغە کرد. دادگای دادی ئەوروپا کە بە باڵاترین دادگای یەکێتی ئەوروپا هەژمار دەکرێت بڕیاریدا بەوەی لە چکردنی کارمەندانی کچ لە شوێنی گشتی و کاردا قەدەغە بکرێت. لە بڕیارەکەدا دادگا هاتووە بۆ ئەوەی بێلایەنی بەرامبەر کڕیاران نیشان بدرێت هەر جۆرە هێمایە گزارش بێت لە بیر و باوەڕێکی ئاینی فەلسەفی و سیاسی لە شوێنی کاردا قەدەغە دەکرێت. هەفتەی ڕابردووش دادگای باڵای ئەوروپا بڕیاریدا بە قەدەغەکردنی هەر هێمایەکی ئاینی و فەلسەفی و سیاسی لە شوێنی گشتیدا. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. بێگومان دۆدرمەی ئاکرێ دۆندرمێکی زۆر بەناوبانگە و زۆر جار کە کەسانێک سەردانەکەن یاخود گەشتەکەن بۆ ئاکرێ
ئەچنە ئەو شوێنانی کە دۆدرمەی تایبەت بە ئاکرێ لێ لەبەرەوەی بە شیری خۆماڵی دروست دەکرێ و هەندێک جار کە ئەیخۆیت هەست بەو مادە ئۆرگانیاناکە یاخود ئەو مادە خاڵستانە ئەگەر بڵێن ئەو شیرە خامە ئەەکەی کە دۆدرمەکەی لێ پێک هاتووە. با لەم کارەی هاوکارماندا ببینین بزانین دۆدرمەی ئاکرێ چۆنە و هاوڵاتیان چۆن خواستیان لەسەر کاتێ سەردانی ئاکرێکن. ئاکرێ ئێکە ژوان قەزاین کوردستانê گوتناوە خودانا چەندین خواردن و خواردنên ciyawazê eşwana jî dûndirma xûmalî. Ev curê dûndirmayê ji şîrê bi zinan û şekerê bi rêya destan û amîrek kevnar dihêt amadekirin. Her eva heneyek û nav û dengên û weke dûndirmayek bi tamyên belav kirîn. ئێمە لە شاری هەولێر هاتووینە ئاکرێ تایبەتمەندی خۆی هەیە هەر جارە کە بین بێ ئێرە ناچینەوە بەڕاستی ئەوڕۆ لەگەڵ ڕەفیقانە بە پێویستمان زانی سەردانی ئێرە بکەین ئەوە ئامۆتەی ئاکرێش بەناوبانگ و تایبەتمەندێکی خۆی هەیە. Evî curê dûndirmaya xûmalî ji bilî geştyaran heya ew kesên ku bi mêhvanî jî dihên malên akrê yên bi dûvxuda rakêşan bûye akreyî mêvanên xwebêyî xwarina wê rewaneyî malên aken. Mêvan bûmetên li hevlêrê tên îldûkê bûmetên mêvan doriyê em her ser firovînê toxvîn behsî dûndirma akrê dike. Her hêj tu nizanin kengî di firovînê xilas kin bîte hêvorî ku em bêyne serê girî bêyne akrê rexê serî dûndirma akrê bixwin. Reng ciwanî û tamxweşiya vê dûndirmayê lezatiyek ciyawaz di vê geştyaran de ya peyda kirî bûye weke xwediyên wê deng diyar kirin rojane ew vê dûndirmayê ji bo bajarên dûre dest jî rewane dikin. دندرما که جیوازیابه اول دندرما که شیر خمالی پکتید گل شکره چو او مواد دید نو به دندرمی دونینه اف دندرما پیش اولی هات سرنجا گشتیار و سرنجا خلقی اکره راکش بخو Dûndirma akrê bi rêya destan dihêt amade kirin bi pêkateyê xwetinê ji şîrê bizinan û şekerê pêk dihêt bûye bi dûndirma xûmaliya hatî binav kirin serinca geştyaran bi awayek diyar ya bi dûvxuda rakêşay. Arî Hesên Kurdistan 24 Akrê. بێگومان تر نزیکی جێژنە و ئەو شوێنانە زیاتر واکات گەشتیاران ڕووی تێ بکەن و کاتێ چیتە ئاکرێ بۆ نمونە بەو دۆدرمان ناسرێتەوە ئەچیتە سۆران یاخود ئەو شوێنانەی دیکە هەر یەکان تایبەتمەندیان هەیە بۆ خواردنێن بۆ شوێنێک بۆ گەشتیاران جێی سەرنجە. ئێستاش تەوەری پرۆگرامەکەمان دەست پێکەین کە تایبەتە بە ئامادەکاریەکان بۆ پێشوازی لە گەشتیاران لە ڕۆژانی جەژنی قوربانە بە تایبەت بۆیە میوانداری بەڕێز بارزان محەممەد بەڕێوەبەری بەڕێوەبەتی گەشت و گوزاری سۆرانمان کردووە کە لە سۆرانەوە لەگەڵمانە بەیانیت باش کاک بارزان ڕۆژێکی باش بە هیوای ئەوەی بە تەندروستێکی باش و ڕۆژێکی باشەوە دەست پێ بکەن. بەیانی ئێوە و بینەرانی کوردستان بسیار باش. زۆر سپاس. کاک بارزان ئەو ئامادەکاریانە چییە کردوتانە بۆ ئەو ناوچە گەشتیاریانە یاخود ئەو شوێنە گەشتیاریانەی کە بێگومان لە ڕۆژانی جەژندا پێشوازی لە گەشتیاران دەکرێت؟ ئێمە سەبارەت بە ئامادەکاریەکان لە بۆ هەر جەژن بۆنەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەت جەژنەکانی ڕەمەزان قوربان و جەژنی نەورۆز و سەری ساڵان خطاوە خۆمان ئامادە دەکەین بە تەنسیق لەگەر لایەنە پەیوەنددارەکانی قایمقامەتەکانی قەزاکانی سۆران ڕەواندە زمێرگە سۆرچۆمان و پۆلیس ئاسایش پۆلیسیات و بەرگری شارستانی تەندروستی و کۆمپانیای خاوێنکردنەوە شارەوانیەکان هەموو لایەک خۆمان ئامادە دەکەین بۆ ئەوی بتوانین کەشێکی لەبەر فەرهەم بکەین بۆ ئەو گەشتار و سەردانیکەران کە لە ماوەی ڕۆژانی جەژن دێن بۆ ئەم ناوچە گەشت و گوزاریانە بە نسبەت جەژنی قوربانیش هەمان ڕێکارمان گرتوتە بەر و ئینشاءڵڵا وا دەکەین کەشێکی لەبار بۆ ئەو گەشتارانە فەرهەم بکەین کە دێمە ناوچە گەشت و گوزاریەکان. بەڵێ لە ڕووی دابینکردنی خزمەت گوزاریەکانەوە چیتان کردووە کاک بارزان چ شتێکتان دابین کردووە جگە لە پارێزگاری لە گیانی گەشتیاران جیالەوە ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشیەکەن چییە؟ ئێمە بەر لە جەژن جەولەیەکی تایبەتمان هەیە بۆ تەواوی شوێنە گەشت و گوزاریەکان
و ئاگادارە دەکەینەوەکەوە تاو خۆیان ئەمە دەکەن لە باشترکردنی کوالەتی خواردن و ئەتەکێتی جلوبەرجی وارووا پێشوازیکردن لە گەشتیاران لە ڕێی کارمەندە شوێنە گەشتگوزارەکان و خاوێنکردنەوەی تەواوی ناوچە گەشتگوزارەکان لە لێواری ڕووبارەکان لە ڕێگاکان بە هەموو ئەو شوێنانی گەشتگوزارین ئێمە هەوڵ دەین بەوەی بتوانین باش خاوینە بکەینەوە و خزمەت گوزاری تریش وەکو دابیکردنی WCA و گەیاندنی هەر شتێک کە گەشتار پێویستەتی لە شوێنە گەشتگوزارەکان و ئامادەکردیان بۆ ئەوەی گەشتار بە کاتێکی خۆش لە شوێنە گەشتگوزارەکان بەسەر بێت. بەڵێ کاک بەرزان ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشیەکەن ئێوە چاوەڕێواکەن کە یاخود پێشبینیەکەن پێشکەشی چەند گەشتیاری بکەن چاوەڕێکە چەند گەشتیار بێتە ئەو ناوچانە. ئێمە لە ڕۆژی هینەوە تاکو شەمەی داهاتوو کە دەکاتە 8 ڕۆژ پێشبینی سەروی 8,000 گەشتیار دەکەین کە تەنها لە جەژنی قوربان لە منەمچەند ڕۆ 8 ڕۆژە بێتە ناوچە گەشتگوزارەکانی حەوزی سۆران بە قەزاکانی سۆران ڕەواندز مێرگە سۆر چۆمان و ئەمە ژمارێکی زۆر باشە بە نسبەت ئەم ساڵ لەبەر ئەوەی خۆتان ئاگادار فترەیەکی زۆرە کۆڕۆنا هەڕەشەیەکی جدی بوو لەسەر کۆمەڵگەی جیهانی بە نسبەت ئێمە لە هەرێمی کوردستان ئێمەش بەدەر نەبووین و لە ڕابردوو کاریگەری زۆر نەرێنی خست بۆ سەر سێکتەری گەشتوگوزاری بە زۆرێکە لە هەندێک مانگدا تەواو شوێنەکان داخراون و بەڵام ئێستا خۆشبەختانە دەبینین تەواوی شوێنە گەشتوگوزارەکان کراون و کارمەندەکان کەوتنەوەتە سەرکار و جوولەیەکی باشی بازاریش پیدا کردەوە بەهۆی هاتنی ئەو گەشتیارانە بۆیە پێشبینیمان وایە گەشتارێکی زۆر لەم جەژنە سەردانی ناوچە گەشتوگزارەکان بکە و بە هەمان کاتدا خۆشمان ئامادە کردەوە بۆ ئەوی پێدوانین پێشوازی لەم ژمارە زۆرە گەشتیارە بکەین. بەڵێ کاک بارزان بێگومان ئەو شوێنە گەشتیاریانە ناوچەیەکی کوردستانیە یاخود بڵێن کللتوری کوردەواری پێوەیە ئێوە چەند کە یاخود بڵێن هەوڵتان داوە کە کللتوری کوردی بەو ناوچانەوە بمێنێتەوە بە تایبەت ئەگەر هەر گەشتیارێک ڕوو کاتە ئەو ناوچەیە کاریگەری یاخود لە ناوبردننی کللتورەکەی و شێوازە کوردەواریەکەی نەبێت. ئێمە لە ڕابردوو چەند هەوڵێکماندا بتوانین هەندێک کۆشتی فرۆشاری فۆلکلۆری دەستکردی ناوچەکە بە گەشتیاران بناسیین لە شنگلبانە لە بەرامبەر لە کۆڕاک لەم دوو شوێنە توانیمانانی شتی باش بکەین و لە ئایندە شاڵە بەنیازین بە هەمان شێوە گوندێکی فۆلکلۆری کوردەواری بە هەموو سێرڤەزی کوردەواری هەتا لە خواردن لە جلوبەرجی کارمەندان لە دروستکردنی خانووەکانیشتانانەت هەمووی لەسەر شێوازی کوردەواری ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک چاوەڕێی ڕەزامەندی کۆتاین بۆ ئەوی بتوانین لە چای حەسەنبەگ ئینشاڵڵا بێتە ئەنجامدان بۆ ئەوی کەلتور و دابونەریت و عادات و تەقالیدی کە لە ڕابردوو بۆمانەوەتەوە بە شێوەیەکی سەردەمیانیان نیشانی ئەو گەشتیار و سەردانی کەرانە بدەین کەوادەین بۆ ناوچە گەشتوگزارەکان بە تاکید ئەوان لەبەر ئەولەویات و بەرنامە و کاری ئێمەدا بۆی کەلتور و دابونەریتمان نیشانی گەشتیاران بدەین و بتوانین بە پارێزراوی بهێڵینەوە و کاری جدیشمان کردووە هانی خەڵکیشمان داوە بۆی بتوانین چێشخانەی فۆلکلۆریش بکەنەوە بە هەمان شێوە بۆیە ئینشاڵڵا ئەوەی پێمان بکرێت هەر بەردەوام دەبین. کاک بارزان ئایا ڕێبەری گەشتیاری لەو ناوچانە ئامادەیە یاخود جگە لە ڕێبەری گەشتیاری چ شتێکی دیکەتان هەیە بۆ نمونە بروشورێک بێت یاخود هەر ڕێنوێنێکی دیکە بێت بۆ گەشتیاران کە شارەزای ئەو ناوچانە بن یاخود بزانن لەکوێدا شوێنی سەرنجڕاکێش هەیە لەکوێدا شوێنەکان مەترسیدارە ئەمانەتان بە شێوەی چی بڵاو کردوتەوە؟ ئێمە لە ماوەکانی ڕابردوو لە ڕێی چاپکراوەی برۆشۆر ڕێبەری گەشتیاری واروەها CD و ئەلبومی وێنەی شوێنە گەشتوگزارەکان هەموو ئەمە لە بەڕێوەبەتی گەشتوگزاری سۆران چاپمان کردووە تەنانەت هەر شوێنەیەک هەر قەزایەک برۆشۆرش تایبەت بە زمانی کوردی بە زمانی عەرەبی بە زمانی ئینگلیزی چاپمان کردووە لە دەستەی گشتی گەشتوگزار چەندین چاپکراوە بڵاوکراوەی باشن حتا بە زمانەکانی تورکی فارسیشە جگە لە زمانی عەرەبی کوردی و ئینگلیزی واتە گای ئەلکترۆنیش هەیە بە هەمان شێوە بتوانین ئەمە کۆمەڵێک ئاسانکاری باش کراوە لە بۆ گەشتار کە دێت داخل بە شوێنە گەشتوگزارەکان دەبێت بە تاکید بە ئاسانی ئەمە لە ڕسێپشنی هەر هۆتێلێک یاخود لە مەتاڕەکان لە هەموو ئەو شوێنانە بڕۆشتۆری تایبەت بە شوێنە گەشتوگزارەکان هەیە و بەردەوامیشین ئێمە لە کۆمپەلەڕێی کۆمپانیا گەشتوگزارەکان ناوەنەوە بەشێک لەو چاپراوەکانە دێنە کۆمپانیا گەشتوگزارەکانیش. بەڵێ کاک بارزان لە ڕووی ژینگەییەوە تا چەند پێتان وایە گەشتیاران
پارێزگاری لە ژینگەی ئەو ناوچە گەشتیاریانە ئاکەن و ئێوە ڕێنماییتان چییە بۆ ئەوان یاخود چاودێریتان چییە بۆ ئەو گەشتیارانەی کە دێنە ئەو ناوچەیە؟ ئێمە بە تاکەی چاودێریشی زۆر وردی بابەتی ژینگەی شوێنە گەشت و گوزارەکان دەکەین پاک و خاوێنی بە تایبەت کە لە ئەولەویەتی کارەکانی ئێمە بخۆم بەردەوام ڕۆژانە دەگەڕێم لەو شوێنانەی کە گەشت و گوزارین و دەبینیم کە لە هەر حاڵەتێکی پیسبوونی ئەو شوێنانە کۆمپانیای لی ئاگادار دەکەمەوە بۆی بە زووتنی کاتیمەکانیان بنێن وە بەر لە ڕۆژانی کە دەزانین قەڵەباڵغی دەگاتە شوێنەکان ئێمە ئاگادارکردن دەدەین کۆمپانیا بۆی لە ڕۆژی ئەوەندە لە بەرواری ئەوەندا بتوانن تەواوی ئەو شوێنانە پاک بکەنەوە بە تاکەیت ئەوانش هاوکار و هەماهەنگن لە پاکڕاگررتنی شوێنە گەشت و گوزارەکان و تیمەکانی بەردەوامی لە لێواری ڕووبارەکان لە تەنان دەسە لوتکەسیەکانی بەشێک لەو شوێنانی کە گەشتار بۆی دەچیتن خاوێنی دەکەنەوە بابەتی دیکە پوش و پاوان کە بەردەوامی بەڕاستی لەگەڵ هاتنی وەرزی هاوین ئێمە ساڵانە ڕوبەرووی ئەو کێشە دەبینەوە کە دەبینین بەشێک لەو شوێنانە بەهۆی بوونی ئاگرکردنەوەی ئاگەی لەو شوێنانە ڕوبەڕووی سووتانی بەشێک لە ژینگەی ناوچەسیایەکان دەبیتەوە و بەردەوام تیمی تایبەت هەیە بۆی ئاگاداری خەڵک بکاتەوە کە لە ڕێگەی ڕاگاندن بە تایبەت بۆی هاوکاری ژینگە بن لە نەسووتاندنی پوش و پاوان بۆی ژینگەی ناوچە گەشت و گوزارەکان بە تایبەت ناوچەسیایەکان نەشەوێتن لێرەشەوە لە ڕێکێناڵی بەڕێستانیشەوە داوا لە گەشتیاران دەکەم کە لە حاڵەتێک کە دێمە ناوچە گەشت و گوزارەکان هاوکار و هەماهەنگی ژینگە بن بۆی ئەو گەشتاری کە ڕۆژی پاشتر لە دوای وان دێتن شوێنەکە بە پاشی ببینێتەوە و کەشێکی لەبار بۆ گەشتاری دوای خۆشی بەجێ بێت. بەڵێ کاک بارزان ئەم شوێنانە بێگومان شوێنێکن خۆ هەر ئاوا نامێنێتەوە زۆر جار بەهۆی ئەوەی کە گەشتیارێکی زۆری لەسرە دووچاری داڕوخان یاخود خراپبوو نەبێتەوە. ئێوە هەوڵتان داوە هیچ باجێک وەربگرن یاخود بەشێک لەو داهاتی کە بەو ئەو شوێنانە وەریەگرن دەستیانەکەوێت ئێوە خەرجیکەنەوە لە پێناو نۆژەنکردنەوەیدا؟ ئێمە ساڵانە بەخۆشحاڵیەوە لەسەر بودجەی وەزارەتی شارەوانی گەشت و گوزار ڕێژەی 115 لەو داهاتەی کە وەدەست ئێمە لە خزمەتگوزاری ناوچە گەشت و گوزارەکان بەڵێ دووبارە سەرفی دەکەینەوە هەندێک پرۆژەی بچووک بچووکان پێکردو لە ڕابردوو لەو فەتەی ڕابردووش کۆمەڵێک ڕەزامەندی باش هاتەوە بۆ کۆمەڵی پرۆژەی بچووکی خزمەتگوزاری بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ ناوچە گەشت و گوزارەکان بەخۆشحاڵیەوە جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوزار ڕەزامەندی داوە لەسەر کۆمەڵی پرۆژەی بچووک ئینشاءڵڵا بتوانین لە ئایندا لە زمنی ئەو داهاتێکەوە دەستی دێنین بۆ لە ڕسوماتی کارکردنی شوێنە گەشت و گوزارەکان بتوانین 115 بەکۆی ئەو پارێکە بۆمان ئینشاءڵڵا لە خزمەتگوزاری ناوچە گەشت و گوزارەکان بە تایبەتی گەیاندنی ڕێگا لە بۆ هەندێک شوێن بەکاری بێنینەوە. بەڵێ کاک بارزان نزیکی چەند ناوچەی گەشتیاری هەیە لەو دەڤەرە؟ بە نزیکەی لە ئێستادا تقریباً 35 بۆ 40 شوێنی گەشت و گوزاری کە بەردەوام گەشتیار سەردانی دەکاتن و لە ئایندەش 100 شوێنی شاومان هەیە بۆی وەبەرهێنانی تێدا بکێت و بکێتە شوێنی گەشت و گوزاری چەندزراکەش بۆی گەشتاری بە بەردەوامی سەردانیان بکە واتە منطقەیەکی زۆر لەبارە بە جیاواز دەگەن هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئەم دەڤەری ئێمە دەڤەرێکی تەواو لەبارە بۆ ئەوی وەبەرهێنانی گەشت و گوزاری تێدا بکێتن وەکو باسم کرد زیاتر لە 100 شوێنی شاومان هەیە لە ئایندە وەبەرهێنانی گەشت و گوزاری تێدا. بەڵێ کاک بارزان ئایا ناوچە گەشتیاریەکان یاخود بڵێن کەرتی گەشت و گوزار ئێستا لە توانای ئەوەیدا هەیە بە تایبەت ئەو ناوچانە کە بتوانێت ببێتە وەرگرتنی داهاتێکی باش بۆ ژێرخانی ئابووری یاخود تەنها توانای ئەوەی هەیە کە دووبارە سەرف بکرێتەوە لە نۆژەنکردنەوەی خۆیدا و بۆ ماوەیەکی کاتیە؟ ڕوئیا و بەرنامەی کابینەوەیم زۆر باشە بە نسبەت سێکتەری گەشت و گوزاری ئەمە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو لەگەر تیمێکی ئەنجومەنی وەزیران دانیشتین ئەمە بەڕاستی ئەوە ڕوئیایەکی زۆر باشیان هەیە بۆ پێشخستنی سێکتەری گەشتایی و لە هەمان کاتدا وەدەسینانی داهات لەم سێکتەرە بە تاکەی زۆرێک لە وڵاتان بە تایبەت 30 وڵاتی جیهانی داهاتی یەکەمیان لەسەر سێکتەری گەشت و گوزاری ئێمەش بەڕاستی بنەمای زۆر باشن لە هەرێمی کوردستان بە تایبەت لە سێکتەری گەشتیاری و بە تایبەتریش لەم چوار قەزایەکە شوێنی زۆر شیاو هەیە و وەکو باسم کرد زیاتر لە 100 شوێن تەنها لەم دەڤەرە شیاوە بۆ وەبەرهێنانی تێدا بکرێتن ئێمە لە داهاتوودا ئینشاڵڵا بە تاکید پلانی حکوومەت بە تایبەت کابینەی وایە کە سوود لە سێکتەری گەشت و گوزاری وەگری بە تایبەت لە داهاتەکەی و ببێتە بەشێک لە
ئەو داهاتە نیشتیمانی لە بوارەکانی تری وەکو نەوت وەکو باز و ڕسومات دەزێت سێکتەری گەشت و گوزاریش بێتە هاوکارێک بۆ دەستهێنانی داهات بەدڵنیایەوە تاکو ئێستا نەتوانراوە بەڵام داهاتێکی ئەوتۆنیە کە بتوانین بیتە جێگرەوێک لە وەکو جێگرەوەی نەوتوانە بەڵام لە دایندا بەڵێ بە تاکەی وەکو باسم کرد یای حکوومەتی هەرێمی کوردستان زۆر وازعە بە نسبەت سێکتەری گەشت و گوزاری کە لە هەوڵدایە بۆ ئەوەی داهاتی گەشت و گوزاری لەم سێکتەرەوە دەست بێت. بەڵێ کاک بارزان ئایا لە ڕووی نرخەوە ئێوە تا چەند چاودێریتان خستۆت سەر بازار و ناوچە گەشتیاریەکان کە یاری بە نرخ نەکەن یاخود لەم کاتەدا ئەو هەلە نەقۆزنەوە کە نرخەکان بەرز بکەنەوە؟ ئەمە وەکو باسم کرد ئامادەکاریتەوەمان کردووە تیمی تابێتمان هەیە هەم لە بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران تیمەکی هونەریمان هەیە بە بەردەوامی ڕۆژانی جەژن و بۆنەکان کە دەبینن قەڵەباغێکی زۆر هەیە بە تاکەی لەسەر ئەوەی جەنابەت کە باز دەکەی بۆ ئیستیغلال لە شوێنە گەشت و گوزاریەکانەوەدا بۆی ئەو تیمە ئێمە بەردەوام دەگەڕێت لە هەر حاڵەتێک کە هەیە ئێمە ڕاستەخۆ هەندێک جاری ئیجراتەکەی هەندێک جاریش دوای کە داوامی فەرمیدادێتەوە ئەو کات ئێمە ئیجراعاتی پێبژاردنە یاخود هەر ئیجراعاتێکی دیکە ئێمە دەیکەین و لە هەمان کاتدا تیمەکانی تریش هەیە و چاودێری بازار تیمی لیژنەکانی ئابووری لە هەموو قازاکان هەیە بەردەوام لە ئێشگیریدا لە ڕۆژانی جەژن و بۆنەکان ئینشاڵڵا لەم جەژنەش بە تاکەی وا دەکەین چاودێریی چڕی ئەم شوێنە گەشت و گوزاریەکان بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە توانیمان لە ماوەکانی ڕابردوش کۆنتترۆلی ئەو بابەتە بکەین ئینشاڵڵا لەو جەژن شەروا دەبێت. بەڵێ کاک بارزان لە ڕووی ئەمن و ئاسایشەوە ئایا ئێوە چیتان کردو بۆی کە ئەگەر کەسانێک هەوڵیاندا بۆ تێکدانی ئەو شوێنانە یاخود زیانیان بە ناوچە گەشتیاریەکان گەیان یاخود بەهۆی ڕووداوێکی نەخوازراوە ئێوە هیچ سزایەکتان داناوە چاودێریەکانتان چڕترەکەنەوە لەو ڕۆژانەدا؟ بەدڵنیاییەوە وەکو باسم کرد لە قایمقامەتەکانی قەزاکانی هەرچوە قەزایی ئەم دەڤەرەوە پۆلیس ئاسایش بەرگری شارستانی پۆلیسی هاتوچۆ هەموو تیمی تایبەتیان هەیە لە هەموو شوێنە گەشت و گوزاریەکان لەگەڵ عەلی بەگرەبێ خاڵ لە جوندیان شنگلبانە کۆڕک هەموو لە باڵەکایەتی لە ناوچەی دەڤەری بارزان هەموو شوێنانی گەشت و گوزاری و گەشتار سەردانێکە تیمی ئەمنی هەیە لەم ناوچانە و لە ڕابردووش بە 100% بەدەگمەن حاڵەتی نەخوازرا و ڕوودا لە بابەتی ئەمنی کۆنتترۆلی بابەتەکە کراوە بە سوپاسەوە هەموو جەژن و بۆنەکان تیمەکانی دام و دەستگا ئەمنیەکان بەڕاستی لە دەڤەری سۆران بە شێوەیەکی گشتی هاوکارێکی زۆر باشن وایان کردووە گەشتار بە شێوەیەکی زۆر باش تاموسێژ لە گەشتەکانیان وەگرن. بەڵێ زۆر سپاس کاک بارزان محەممەد سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لە گەلی عەلیبەگەوە لەگەڵمان بووی وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سۆران سپاس بۆی کە میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی. ئێستاش بابەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
پارێزگای وان لە باکووری کوردستان سوپاسنامەیەک ئاڕاستەی ناساکات. محەممەد ئەمین بیلمەس کە پارێزگاری وانە و سەرۆکی گەورە شارەوانی وانە بە وەکالەت ئێستا لە ڕێگەی بەڕێیەکی چنراوە پارچە بەڕێیەکە کە چنراوە و سوپاسنامەی ئاڕاستەی کەشتیوانی ئاسمانی کەیت ڕۆبنس و بەرپرسانی ئاژانسی بۆشایی ئاسمان و فڕۆکەوانی ئەمریکا ناسا کردو بە بۆنەی بەدەستێنانی پلەی یەکەمی وێنەی دەریاچەیوان لە کێبڕکەی فۆتۆگرافەری ناسا کە لە بۆشایی ئاسمانەوە وێنەکە تۆمار کراوە. ئەوانیش بۆ دەربڕینی خۆشحاڵی خۆیان و سپاسکردنیان لە ڕێگەی چنینی بەڕێک کە چەندین نەخش و کولتوری کوردی باکووری کوردستانی پێوەیە سوپاسنامەکەی ناردۆ بۆ ناسا یاخود بۆ ئەمریکا بۆ ئەوەی کە ئەو فۆتۆیان لە بۆشایی ئاسمانەوە لە دەریاچەیوان تۆمار کردو. ئیتر خانمان پێناچێت گلەی ئەویان هەبێت لە مەولا ئەگەر بڵێن شوێنێکی تایبەت بە خۆمان نییە شوێنێک نییەوەکو پیاوان چۆنە چنە چاخانەیەک و یاریەکەن یاخود دیبیتی تیا ئەنجامەیەن یاخود ئیڤێنتەکانی خۆیان لەو شوێنە ڕێکەخەن چونکە دی چایخانەیەک تایبەت یاخود بڵێن کافەیەکی تایبەت بە ئافرەتان لە هەولێرە کرێتەوە. ئێمە لەسەر و بابەتە میوانداری خات و شۆخانمان کردووە کە خاوەنی چایخانەکەی و لێرە لەگەڵمانە بەیانیت باش خات و شۆخان باشیت ڕۆژێکی باش بۆ پێی کە ماوەیەکە سەرقاڵی کردنەوەی شوێنەکەی هیلاکیت کەی ڕایەگەێنی کەی شوێنەکەتانە کرێتەوە ئیشەڵڵا ئەمڕۆ ئێوارە ساعت هەشتی ئێوارە بەڵێ ئەو شوێنەی کە ئێوە ئامادەیەکەن ئەیکەینەوە چۆنە و چۆن باسێکەن بۆ خانمان کێ توانێت بێت سەردانتان بکە وڵی ئەوەی ئەو ڕاستی بێ بەڕاستی بۆ شوێنێ بۆ ئافرەتان نەبوو لە کوردستان خاستن لە هەولێر فکرەکەوە هات بە مەشکمانە کە شوێنێک بێت تایبەت بە ئافرەتان بتوانین وەکو جەنابەت وتت وەکو پیاوان شوێنێکی خاصی خۆمان هەبێ بەڕاستی لە کولتوری کوردەواری ئەوە شتێکە وەنیەخ بەڵێ شۆخان بیرۆکەی کردنەوەی ئەمە چۆن بۆ هات چۆن پێشتر بە بیرتا هات ئەچوویتە شوێنێک کە نەبوو تایبەت بە خانمان یاخود بیرۆکەکە لە چێوە سەری هەڵدا بەڕاستی بیرۆکەکە لەوە بوو یعنی کە شوێنێکی وانە بوو ئینسان بتوانێت بچە بە ئیسراحەتی خۆی دانیشێ مەسەلەن خاص بێ بە ژنان مەسەن سێ برادەرانە شوێنێکی تایبەتی وانە بوو بە ئافرەتان لەوە بیرۆکەکەم بۆ هات خۆت بەتەنیا بیرۆکەکە جێبەجێ کردووە یا خۆت هاوڕێی ترێ هەیە هاوکارە هەیە نەخێر هاوکارەکەم مێردەکەمە من درێژ بنیانی بێکەوە ئەم کارەتان کردو باشە ئەو شوێنە تەنها ئافرەتان بۆیان هێنە بێنە ژوورۆ یاخود ئەگەر میوانێکیان لەگەڵ بێ بۆ نمونە ئەگەر برایەکی یاخود هاوسەرێک یاخود خۆشەویستەکەی لەگەڵا بێ بێ بێتە ئەوێ نابێ نانە بەس بۆ ئافرەتان ستافەکە ژەوانش کە لەوێ ئیش دەکەن هەموو ئافرەتن هەموو مەرجەکان چۆنیانی کەسێک بێوێ لەوێ ئیش بکات مەرجەکانەوەیە بێ بەجلی کوردی و ئیشکن و ئافرەت بن بەس ئەوەنە بەجلی کوردیشەوە ئاسانە بەجلی کوردی بتوانن کار بکەن وڵی ئیسڵ ئاسانە بێ شتێکی وا قورسم دانە ناوە قماشی سرکەی هەیە بۆ جلی کوردی ئاسانە شتێکی جوانی کوردەواری کۆنیشە ڕاستە چۆن ژنان لە ڕابردووە توانی ویانە ئیشی ڕۆژانەیان هەمووی بەجلی هەموو ئیشێکمان پێوە کرد وەختی خۆی پێش ئێمە دایک و ننکۆوانەمان هەموو شتێکیان پێوە کردووە ئەی بە شتێکی قورسی نابێنم بەلاکەس ڕاستە لە ناو کافێکە یاخود ئەو شوێنێکە ئەکرێتەوە چی پێشکەشەکەی و خزمەت گوزاریانە چیەکە پێشکەشیەکەیت ئێمە لە شتێکی بەسیتەوە دەستمان پێکرد بەرنامەشمان زۆرە لە داهاتوو ئینشەڵڵا قاوەیە و چایە و زەڵاتەیە و ئەنی شیرینە کافێکە لە چی پێک هاتوو ینی بۆی کە پێشەوەی ئەمڕۆ بکرێتەوە بیبینن خانمان باسی ئەومان بۆ بکە لە چی و چی پێکات و چیتیایە ئایا هەم لە ڕووی دیکۆرەوە هەم لە ڕووی پێکاتی شوێنەکەیەوە چی و چیتیایە چۆن دەبێت لە ڕووی دیکۆرەوە زیاتر بەلای کولتوری کوردەواری خۆمانە ڕۆشتوین بەڵێ
چی دیکەیتە ئایا کتێبخانەیتە یاخود تەنها شوێنی دانیشتن و حەوانەوە کتێبخانە بەم زوانە ئیشەڵا ئەویش دادەنرێ لەبەرەوەی نامەوێ مجرڕەت قاوەخانەیەک بێت ئەتۆ چیتر بێ دەمەوێت شوێنێک بێت ئافرەتی دەزڕەنگینمان زۆرە ئافرەتی شاعرمان هەیە بەڕاستی زۆر ئافرەتی بەتوانامان هەیە ئەمەوێت چەند چالاکیان هەیە هەمووی لە لای من ئیشەڵا بەڕێوە بچێ کەواتە بەنیازیەوەی کۆڕ و سیمینار و ئیڤنتی ئیشەڵا قسەمان لەسەر کردو و بەتاکیل بە نزیکترین کات باشە وەکو هاوکاریەکە بێت بۆ خانمان یاخود ئەوەش لە بەرامبەرە بێت و تۆ پێشکەشیەکە وەکو خزمەت گوزاریەک نەکیید وەکو هاوکارێ بۆ خانمان ئێستا بێگومان هەلی کاریشە بۆ چەند خانمێک ڕەخساندووە بەتاکیید ئەوان کارەکانیان چۆنایە چۆنە توانیت هاوکاریان بیت یاخود کەسانێک لەوێ کارەکەن مەرجە بەجلی کوردیەوە بە ئاچ مەرجێکی دیکەیان هەیە مەرجمان بەس بەجلی کوردیەوە هەرەوەندە بەس ئەوەنێ زۆر باشە شۆخان ئەم ئێوارەیەوتە ئیڤنتەکە کرێت و افتتاحەکەیە کرێت کاتژمێر چەند بۆ چەند بەنیازی ئەو شوێنە تایبەتە بۆ ئافرەتانە بکرێتەوە بە بەردەوامی ئیشەڵا دەستپێنەوە کە بە بەردەوامی دەست پێ دەکەین 12 نیوەڕۆ بۆ 12 شەو باشە هەموو ئەو شتانی کە لە چایخانەیە خودت کافتریایەکە هەیە لەوێشتا بێت بەڵێ لە ڕووی تەندروستی و مەرجەکانی تەندروستیەوانەوە چۆنە بێت شوێنەکە هەموو مەرجەکانی تیایی ئیشەڵا یعنی لەو زۆرفە ئێستا ئێمەیتیان مەسەرەن کۆرۆنایە بێ لە کۆرۆناش مەرجە سەحیەکان هەموو باشە بۆ کاتیکردنەوەکەشی بەزە بەژنان بێن ئەوش بەژنان نابێ هیچ پێوەک بێ ئەمە ناچێتە ئەوەی کە بڵین لەوانەیە پیاوان زۆر جار گلێەوە بکەن ئەوە تا ئەوانیش نایڵن هیچ ژنێک بێت چۆن ئەوان لەوانەیە شوێنێکی تایبەت نەکرابێ بۆ پیاوان بڵێ بۆ هیچ ژنێک بانێت بێ بەڵام ژنان خۆیان ئارەزویان نەبوو بچن ئەوەی تۆ ئەگەر شتێکی وە هەبێت ڕێگە نایەن هیچ پیاوێک بێ نابێت لەبەر ئەوەی شتەکە وتومانە بۆ ئافرەتان حەزیژەکەم لە افتتاحەوە هەتا ئەخیر بەس بۆ ئافرەتان بێ ئافرەتی شایانی ئەوەیە کە شتێکی وای بۆ بکرێ و زۆریش لەوە گەورەترە بەڕاستی چی شتێکی تیا بۆ نمونە ئەو شتانەی کە لە ناو کافێکەتە هەیە زۆر جار یاریەکان هەیە لە کافەیەکی پیاوە نبینین تاوڵی لێ دۆمینی لێ یاری هەیە لای ئێوەش ئەو شتانە هەیە یاخۆت تەنها کتێب و خواردنەوە قاوە و ئەم لە لای ئێمەش ئەو شتانە بێشەڵە لەبەرەوەی زۆر ئافرەتمان هەیە خولیای ئەو شتانن و حەزەکەم یعنی بەلایەکی ترا نەڕوە شوێنەکە ناوی مەسەلەن قاوەخانە و چاخانەیە حەزەکەم عینەن ڕێگەی خۆی وەرگێ باشە بەنیاز یەگەر بەردەوام بووی لەسرم شێوازە شوێنی دیکەش هەبێکەن بۆ نمونەگەر ئافرەتان مرتاح بووندەی شوێنی دیکەش بکەیتەوە بە هەمان شێوکە تایبەت بێ بە خانمان بەتاکید ئیشەڵە لە هەولێر ناوەستین لە هەولێر کەواتە چیتە شارەکانی کەش ئیشەڵە باشە پێشتر خۆت ئەم کارە و کردووە شۆخان نەخێر هیچ کارێکی لەو شێوە نەکرامە یەکەم ئەزمونتە بەڵێ تەسەوڕێکی چۆن سەرکەوتوو بیتە مادام ئافرەتان لە پشت من سەرکەوتووە ئەوە قسەیەکی باش بوو چەند ئافرەت لە پشتن چۆن پشتگیریان کردویت پشتگیری یعنی شتێکی وانێ بڵێم سەپۆرتیان کردووی وەکوی کە پلانەکەت بەریتە پێشەوە یاخود وەکو فەندێکی باشیش بوون بڵێ هەبووە خانمێک هەبووە فەندی کردبێتی بۆ کارە بەس لا میوانەکانی کە ئەمڕۆ داوت کراون هەمووی خانمی بەناوبانگ و چالاک و ڕۆشن بیرن کە بیرۆکەکەم پێوتون ڕاستی لە خۆشیان نازانێت چی بوون زۆر بەلایەن شتێکی باش بووە و عینە پرسیارە جەنابیشتیان لێ کردوم کە هەر ئەوەیە لێرە و بەس ئەنی پێیان خۆشە کاڵم ئەڕۆین ناوەستی زۆر باشە ئەو میوانانەی کە ئەمڕۆ پێشوازیان لێکی داواتە کردوون خانمانی وەزیر یاخود ئەندام پەرلەمان چالاکوان خانمانی دەزڕەنگین کێوکێتەیە هەمویانی تیا بەس وەڵاهی ناوەکان ئێستا ناتوانم بەزەوە ناتوانم کە دکتۆرە شکریە ڕەسوولی افتتاحیەکە ئینشەڵا سەرکەوتوو بێ ئینشەڵا شۆخان خان چ پەیامێکت هەیە بۆ خانمان بۆی کە وەکو تۆ کار بکەن ئەگەر بیرۆکەیەک لەو شوێنە یاخود بیرۆکەیەک هات بە مێشکیانە بیکەنە بواری جێبەجێکردنەوە ئافرەت خۆی
بەقوتە ڕاستە گەر پشتێک هەبێ پاڵ پشتەکە بێ یارمەتی دەرێکە هەبێ مهمە بەس ئافرەت خۆی بەقوتە هیوادارم کە بیرۆکێک لە مشکیانە بێ نەترسن لە کوردستان هیچ کێشانی ترس نییە لە کوردستان هیچ تێشانی ترس نییە ئەتوانین بڕێن بەرەوە پێش باشە تۆ لە ئەوروپا گەڕاویتەوە لەوێ پێت وا بوو ناتوانانی بیرۆکێکی ئەوە جێبەجێ بکەی هاوشێوەی بیرۆکێکی ئەوە قورسە لەوێ قورسرە قورسە کاتە لە بەرەوە گەڕاویتەوە بۆ کوردستان چه هاوکاریەکە کرا بۆ نمونە جگە لە مێردەکەت یاخود چه ئاسانکاریەکەیە واڵی لێرە هیچ شتێک قورس نییە توانی بیکەی جگە لە مێردەکەم کەس هاوکاری نەکردوم بەس هەچ کەس نازم لە وڵاتی خۆت فەرقیە بۆ من فەرقی زۆرە وەکوەوە نیە غەریب بی لە وڵاتی چکە زۆر ناخۆش کەواتە ژنان نەتوانن هەر شتێک بیانێ لە کوردستان هەموو شتێک سەرکەوتوبی بە هیوایەوەی کە بەهێزی بمێنەوە و ئەوە کارەکانیشە بگاتە ئاستیەوەی لە هەموو شارەکانی تر بکرێتەوە ببێتە کللتورێک لە حاڵەتان نەمێنێت ببێتە دیاردەیەکی کۆمەڵایەتی و جوان و لە هەموو شارەکانیش هەبێت شوێنی خانمان زۆر مەمنون بەخێر هاتی شۆخان بە هیوای سەرکەوتن زۆر مەمنون سپاس کاتش خۆش زۆر سپاس بابەتێکمان هەیە باسی هوەری مۆمیاکردنتان بۆکەین هوەری مۆمیاکردنی گیان لەبەران کە لە زۆربەی وڵاتانی گیان ئەنجامەدرێ و لە مۆزەخانەی تایبەت بە گیانداران یاخود لە ماڵ و ئۆفیس و شوێنەکانیش بۆ ڕازانەوەی ئەو جێگەیە وەک جوانکاری بەکارهێنرێ پاکستانیش یەکێکە لە وڵاتانە کە لەگەڵ ئەم هوەرە ساڵانێکە ئاوێتە بوون و بەهۆی جۆرە جیاوازەکانی تاوز پشیلەی کێوی و شێر پڵنگ لە دوای مرداربوونیان مۆمیاکرێت نا لەبەرەوەی کە ئاژەڵەکە ڕاو بکەن بیکوژن ئەنجا مۆمیای بکەن لەم بابەتە مۆمیاکردنی گیاندارە ماڵیەکانە بینن کە خاوەنەکانیان لەم ڕێگەیەوە پارێزگاری لە گیاندارە ماڵەکەیەکە دوای مردارەوە بوونیان چونکە هەندێک کەس کاتێ ئاژەڵک بەخێوەکە لە ماڵەکەی ئەوەندە هاوڕێتی لای دروستەکە ئەگەر لە دەستی بچێ یاخود مردار بێتەوە زۆر خەفەتی بخوات بەڵام بەم شێوازە مۆمیاکردنە پێی وایە جارێکی دیکە لە ناو ماڵەکەیدا ئەمێنێتەوە مۆمیاکردنی ئاژەڵان ئەگەرچی لە سەرەتا بۆ ناو مۆزەخانەکان و شوێنە تایبەتەکان بەکاردەهات یاخود جۆری ئەو ئاژەڵ و باڵندانە دوای مرداربوونیان مۆمیا دەکران کە دەگمەن بوون بەڵام ئێستا خەڵکی پاکستان بە تایبەتی خەڵکی شاری لاهور کە خواستێکی زۆریان لەسەر بەخێوکردنی ئاژەڵە ماڵیەکانی وەک تاوس و سەگ و پشیلە هەیە ساڵانێکە ئەو ئاژەڵانە بەخێو دەکەن ئێستا دوای مرداربوونیان گیاندارەکانیان لە ناو نابن بەڵکو وەک یادگاریەک لە جەستەی بێگانیان پارێزگاری دەکەن هەندێک کەس با چاوێکی پڕ لە گریان ڕوومان تێدەکەن کە گیاندارە مردەربووەکانیان بە باوەشەوەی و داوا دەکەن کە بۆیان مۆمیا بکەین چونکە دەڵێن ناتوانین تەنانەت یەک شەویش بەبێ ئاژەڵەکانمان خەومان لێ بکەوێت جادوون بە تاوس و پڵنگ و شێر و کەڵەکێوی مۆمیاکرا و دەورە دراوە کە هەمووی کاری خۆیەتی ئەم کارە بە هونەرێک دادەنێت کە ئێستا دەتوانێت ئارامی بە خاوەن ئەو گیاندارانە ببەخشێت کە ئاژەڵەکانیان لەدەست داوە بۆ هەر گیاندارێک چەند ڕۆژێک پێویستە تا مۆمیا بکرێت و هەنگاوەکانی مۆمیاکردن پێویستی بە کاتێکی زۆرە زۆر زار کەسێک با پشیلێکی مردار بوو یاخود تووتی دێتە شوێنی کارکردنەکەم و داوا دەکات هەر ئەو ڕۆژە جاندارە ماڵەکەی بۆ مۆمیا بکەم کامە کارێکی سەختە و دەبێت مادەی چیمیایی زیاتری بۆ وشکردنەوە و پڕکردنەوەی ناوی جاندارەکە بەکاربهێنم بۆ ئەوەی بتوانی بە چەند کاتژمێرێک جاستەی ئاژەڵە بێجانەکەی بکاتەوە باوەش و لەگەڵ خۆی بیباتەوە ماڵ. ئەم هونەرە کارێکی سەختە و پێویستی باوردبینی و سەرنجێکی زۆرە. سەرەتا پێستی ئاژەڵەکە زۆر بە سەرنجەوە لە گیاندارەکە جیا دەکرێتەوە. دواتر دەشۆرێت و ناو گیاندارەکە بەتاڵ دەکرێت و دەشۆرێت. لە دوای ئەم هەنگاوانە هەردووکی لەبەر خۆر وشک دەکرێنەوە. بە چەند مادەیەکی کیمیاییدا دەپۆشرێن. لە ئەنجامدا ناوەوەی ئاژەڵە بەتاڵکراوەکە بە جۆرە مادەیەکی تایبەت پڕ دەکرێتەوە و دواتر زۆر بەوردی پێستە لادراوەکە دەخرێتەوە سەر گیاندارە مرداربووەکە و لە جیاتی چاو گۆیەکی شوشەیی دەخرێتە شوێنی چاوەکان. لە شارەوانی سوڵتان غازی لە ئیستانبول پێشبڕکەی گەورەترین و جوانترین قوربانی بەڕێوە چوو. پێشبڕکێکە بە ڕازانەوەی دەیان ئاژەڵی قوربانی لەلایەن خاوەنەکانیانەوە
لە مەیدانی قوربانیەکانی سوڵتان غازی بەڕێوەچوو کە لیژنەی داوەران لە نێوان 17 سەر ئاژەڵی گەورە جوانترین و گەورەترین قوربانی هەڵیان بژارد. لە کۆتایی پێشبڕکێکەشە ئاژەڵێکی قوربانی کە ناوی لێنرابوو یارن کە لە چاندگریەوە هێنرابوو و کێشی 1 تەن و 190 کیلۆگرام بوو بە 35,000 لیرە فرۆشرا. خەڵاتی یەکەمی پێبەخشرا. خەڵاتی قوربانی خاوەن پلەی یەکەم بریتی بوو لە لیرەیەکی تەواوی زێر و قوربانی پلە دوو کە ناوی پاشای لێنرابوو نیو لیرەی زێر و کۆسەداخ کە قوربانی سێم بوو چارەگە لیرەیەکی زێڕی وەرگر. عەبدوڕەحمان دۆرسۆن سەرۆکی شارەوانی سوڵتان غازی ڕایگەیاند سەرجەم ئاژەڵەکان یەک لە یەک جوانترن. ئەم چالاکێش بۆ خۆشی و دراوسە بە نرخەکانمان ئەنجامین کە دێن بۆ ئێرە و ئومێدەوارم جەژنێکی قوربانی خۆش بەسەربەرن. ئەمە وتەکانی سەرۆکی شارەوانی ئەو ناوچەیە بە سوڵتان غازی کە لە پێشبڕکێکەدا پێشکەشی کرد. ئێستا با بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 148,000 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 175,000 دیناری عێراقیە، 100 پاوەند 205,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 17,350 دیناری عێراقیە و 100 تومانی ئێرانیش 6,070 دیناری عێراقیە. جالەوانە نرخی زێرمان هەیە مسقالێک زێری ئایار 24 434,000 دیناری عێراقی و مسقالێک زێری ئایار 21 382,000 دیناری عێراقی و مسقالێک زێری ئایار 18 325,000 دیناری عێراقیە. ئەگەر زۆرێک لە وڵاتانی جیهان ناکۆک بن لە هاوردەکردن یاخود مامەڵەکردن یان بازرگانی بە جۆرەکانی مەی وە خواردنەوە کحولیەکان شەراب ئەوە رووسیا و فەڕەنسا ناکۆکن لەسەر ناوی شامپانیا لەسەر مانەوەی ناوەکە یاخود ئەو ناوە کە وەکو میراتە بۆ فەڕەنسیەکان. هەرچی رووسیەکانی شایانەوێت چیتر ناوی شامپانیا لەسەر شەرابەکان نەمێنێت بیکاتە شەرابی درەوشاوە ئیتر پێی نەوترێت شامپانیا لەبەرەوەی مڵکی فەڕەنسیەکانە. بەم جۆرەش فەڕەنسیەکان ناکۆکن لەسەر ئەوە. کارگەیەکی گەورەی بەرهەمهێنانی شەرابە. هەرچەندە زۆربەی کات بە شامپانیا ناو دەبرێت، بەڵام گۆڕینی ناوەکەی بۆ شەرابی درەوشاوە بەشێکە لە دەرەنجامی دەرکردنی یاسا رووسیەکان بۆ بەکارهێنانی ئەو ناوە و ناساندنی. هەرچەندە لە 2 تەمموزەوە رووسیا بە یاسا بەکارهێنانی ناوی شامپانیای بۆ شەرابی بیانی قەدەغە کردووە کە شامپانیای فەڕەنسیشی تێدایە لە رووسیا دەبێت بۆ داهاتوو تەنها شەرابی درەوشاوە بەکاربهێنرێت بە تایبەت لەسەر ئەو جۆرەی بە شێوازی تایبەت و لە تاقیگەی گەورەدا لە رووسیا بەرهەم دەهێنرێت. سپاس بۆ تەکنیکارانی بە ئەزمون. شەرابێکی زۆر باش بە شێوازی داقیگەی بەرهەم دەهێنرێت نەک بە شێوازە کلاسیکەکەی. ماوەیەکی زۆر ئەم داهێنانە و شێوازە لە ئیتاڵیادا هەیە. ئێستاش دەستمان کرد بە بەکارهێنانی ئەم شێوازە و ئەنجامەکانیش زۆر باشە. لە سەردەمی سۆڤیەتەوە وشەی شامپانسکۆیی بە ڕووسی وەک زاراوەیەکی گشتی بۆ زۆرینەی شەرابەکان بەکارهاتووە کە هەندێک لە بەرهەمهێنەران پێیان وایە دژی وێنە گرانبەهاکەی شامپانیایە. بەڵام شامپانیای رووسی هەمان تەکنیکی بەرهەمهێنان پەیڕەو ناکات. هاوکات شامپانیای فەڕەنسی شێوازی کار و نەریتی زۆر زیاتر بەکاردەهێنن کە لە هەر بوتڵێکیدا بەدی دەکرێت. کۆمپانیای شامپانیای مۆیت هێنسی کە ئۆفیسی لە رووسایە هۆشداریدایە هاوبەشەکانی لە ناوخۆدا کە داواکاریەکانی ڕاگرتووە لە دوای جێبەجێکردنی یاساکە. ئەمەش ناکۆکێکی دیبلۆماتی لە نێوان فەڕەنسا و رووسیا دروست کرد. ئەوە دڵخۆشکەرە کە دەربارەی بەرهەمهێنانەکانی ئێمە دەڵێن نەک تەنیا لە رووسیا بەڵکو لە دەروی وڵاتیش بۆ لەمە بەدووە شەرابەکانمان بە ناوی شامپانیا ناڕوات. هەرچەندە رووسیا 15هەمین وڵاتی جیهانە لە بەرهەمهێنانی شامپانیا، بەڵام بەپێی لیژنەی شامپانیا لە فەڕەنسا بەرهەمهێنەرانی فەڕەنسا زۆر بەقووڵی بایەخ بەناوە ئایکۆنیەکەی شەرابەکەیان دەدەن. داوا دەکەن بەرپرسانی وڵاتەکەیان کۆبوونەوەیەک لەگەڵ بەرپرسانی رووسیا بکەن و کێشەی ناو و بەرهەمهێنانی شامپانیا یەکلایی بکەنەوە. لە زۆرینەی بازاڕەکانی جیهانیش شامپانیا مۆری فەڕەنسای لێدراوە و بەیەکێک لە بەرهەمە پرفرۆشیارەکانی ئەو وڵاتە هەژمار دەکرێت. کەس لە ئێمە نەبووە کە تووشی دڵە ڕاوکێ یاخود دوو دڵی و سترێس نەبێت. بەڵام لەو حاڵەتەیە بیرمان لەو کردوتۆ چی بکەین تا زووتر لێ ڕزگار بین ئیتر ئەو دڵە ڕاوکێمان نەبێت.
چونکە بەشێک لە پسپۆڕان و شارەزایان شپیان وایە کە ئەو کەسانەی تووشی دوودڵی و دڵەڕاوکیە بن خواردنی زیاتر ئەخۆن بەراورد بە ڕابردویان یاخود بەراورد بەو کاتانێک کە حاڵەتێکی ئاساییان. ئەوەش مەترسی بۆ سەر تەندروستیان زیاد دەکات زۆر جارە و کەسابێتەوەی کێشی زیاد بکات و لەگەڵ ئەوەش چەند ڕێگەیەک بۆ چارەسەرکردنی ئەو دیاردەیە خەنە ڕوو. ئەو ڕێگانش ئەوەیە کە پێویستە لە کاتی دوودڵی دڵەڕاوکێ زیاتر میوە بخۆین و هەوڵ دەخۆ بە کتێبخوێنەوەیان کارێکی دیکە سەرقاڵ بکە جگەلەوە کاتژمێرێک ڕاکردن ئاستی دڵەڕاوکێ کەمەکاتەوە و هەروە هەوڵ بدە شەوان زوو بخەویت و بانیان زوو هەستیت گرنگی بە زۆر خواردنەوەی ئاو بدە وەجگەلەوە کاتێکی زۆر لە ناو سروشت بمێنەرەوە و گەشتێکی کورتیش ئەنجام بی ئەوە باشترەوە توانی خۆت ڕزگار بکەی لەو سترێس و دڵەڕاوکێ. ماوەی چەند ساڵێکە ئابووری ئەلبانیا بەڕێڕەوێکی گواستراوە تێپەڕێت و پەڕەی زیاتر لە هەموو ڕوویەکەوە بە ئابوووریەکەیات بە تایبەت بەهۆی بەپیتی خاکەکەی کە ئێستا گرنگیەکی تایبەت بە ڕواندنی گوڵ و گژوگیا و دەرمان ئەیەن لە ڕووی ئابووریەوە. بەرەو پێشچوونێکی باشی بەخۆوە بینیوە لەم بابەتەی کە بینەری جۆرەکانی ئەو گوڵ و گیانە ئەبین لەو وڵاتە بەرهەمە هێنرێ و لەلایەن وڵاتانەوە خواستی زۆریشی لەسرە. با بزانین چۆن ئەو گوڵانە ئەوەندە خواستی لەسرە ئەوەندە جوانن. پیشەسازی ئەلبانیا بەسەر دوو بەش لە ڕووی ئابووریەوە دابەش دەبێت کە بەشی یەکەم بەرەو پێشبردننی بەرهەمە خۆماڵیەکان و ناساندنی بەرهەمەکانە و بە براندکردنیانە و ئەو بەرهەمانە بە جیهان بناسێنن و بەشی دووەمیش بەرهەمهێنانی ئەو مادە و کەرەستانی کە هەناردەی وڵاتانی دەرەوە دەکرێت بۆ بەکارهێنانیان لە براندە جیهانیەکان لە وڵاتانی دیکە و بەرهەمی گوڵ و گیا دەرمانیەکان کە جگە لە پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ هەناردەی وڵاتانی دەرەوەشی دەکات. ئەلبانیا یەکە ژێ وڵاتن سەرەکەین بەرهەمهێنەرن گول و گیایەن دەرمان ji بۆ هەموو ئەوروپایە بتایبەتیژی چا کۆ بە خواردنەکە سەرەکەیە و ژێ دەرەکە دەولەمەندە بە دژی ئۆکسید و ڤیتامین سی. زۆر جۆری گوڵ و گژوگیای دەرمانی لەم وڵاتە دەڕوێنرێن کە جۆرەکانی لە گوڵی مەریەم و گوڵی ئۆرکیدۆ و لاڤەندەر و چەند جۆرێکی گرنگی دیکە پێک هاتوون لە بەرهەمهێنانی پێداویستی بۆن و جوانکاری و دەرمانی سوودیان لێوەردەگیرێت و لەم ڕۆوە ئەوروپا پشت بە گوڵ و گیای ئەلبانیا دەبەستێت. لێرە زیاتر گوڵە مریەم و لاڤێندەر دەڕوێنین کە کوالێتێکی بێوێنەی هەبێت کاتێک دەرمان و زەیتیان لێ دروست کرد بەکارهێنەر ئەو جیاوازی هەست پێ بکات. ئەم زەویە بەگشتی زەویەکی زۆر بەپیتە و بۆ ڕواندنی ئەم جۆرە گوڵانە کەش و هەواکەی زۆر باش و سازگارە کە گوڵەکانی تێدا پەروەردە بکرێن. لە ڕواندنی ئەم گوڵانە هیچ جۆرە پەینێکی کیمیایی بەکار ناهێنرێت بۆ ئەوەی دەرمان و زەیتەکان ئۆرگانیک بن. هەرەمە شوای کردووە لەلایەن کۆمپانیا و کارگەکانی بەرهەمهێنی دەرمان و پێداویستە جوانکاریەکان پشت بە ئەلبانیا ببەستن بۆ ئەم جۆرە بەرهەمانە بە تایبەت ویلایەتە یەکگرتووەکان و چین ڕوویان لە گوڵ و گیاکانی ئەلبانیا کردووە بۆ بەدەستهێنانی بۆن و دەرمان و گژوگیا و هەروەها پێداویستی جوانکاریەکان. وەرزی پێگەشتنی ترێ هاتووە ئێستا ئیتر ترێی خۆماڵیش زۆرە بێت. ماڵپەڕی کۆنسۆلتەوە تایبەت بە تەندروستی بڵاوی کردوێتەوە کە ترێ بە هەموو ڕەنگەکانیەوە جگە لە توشبوون بە ئۆکسید یاخود جگەر لە توشبوون بە ئۆکسیدی ترشەچەوری دەپارێزێت و لە چەوری پاکێکاتەوە. ئاماژەشی بۆ کردووە ترێ جگەر لە ژەهر و میکرۆب و پاشماوی خواردن و خواردنەوە گازیەکان پاکەکاتەوە و دژە ئۆکسانیشە. هەروەها قەبزی ناهێڵێت و سوودی زۆریشی بۆ کەم خوێنی هەیە. ترێ ئاستی بینین بەهێزەکات و دەرونیش ئارامەکاتەوە. پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشم پێشکەشکردن بۆ هیوایم کە هەموو بابەتەکانمان جێگی ڕەزامەندیەوە بوو بێت و سوودێکمان بۆ ئێوە گەیاند بێت. تا سبەینەدەین وڵاتان هەمیشە لە تەندروستێکی باشدا بن و ماڵەوە.